طيب لەسەر گرنگی پرۆسەی بە بانکیکردن من لە ستۆدیۆ میوانێکم لەگەڵای عیسا عەبدوڵەتیف بابلی بەڕێوەبەری بانکی دیجیتاڵی بەخێر بێن بۆ ستۆدیۆی کوردستان 24. بەڕێز عیسا ئەمەوێت لەسەرەوە پرسیارە لێ بکەم کە پرۆسەی بە بانکیکردن بە شێوەیەکی گشتی چەندە گرنگە بۆ ژێرخانی بانک یان ژێرخانی بانکی لە عێراق و هەرێمی کوردستاندا بە شێوەیەکی گشتی. بەڵێ گرنگی پرۆسەی بە بانکیکردن لە سیستەمی داراییدا دەچێتە سەر سیستەمی داراییەوە یاخود دەچێتە بازاڕ و لای هاوڵاتیانیش بەمانایەکی دیکە زیادبوونی ڕێژەی فەرمانبەران لە کەرتی گشتیدا تەنانەت لە قۆناغەکانی دواتر شواتە کەرتی تایبەت و هەروە دەست ڕێژگەیشتنیان بە کەرتی دارایی پیاشتی زیاتر دەبێت لە عێراق و لە هەرێمی کوردستانیشدا لەم بوارەوە ئەمە ئەتوانێت چه هەنگاوێک ئێمە بەرێتە پێشەوە؟ بەڵێ با ئێمە بە شێوەیەکی گەورەتر قسە بکەین با بە شێوەیەکی فراوانتر سەیری وێنەکە بکەین. ئێستا کۆمەڵێکی زۆر هاوڵاتیان دەچنە سیستەمی بانکیەوە لەم ڕێگەیەوە یاخود لە ڕێگە ژماری منەوە ئەمەش دەبێتە هۆکاری ئەوەی کە سوودمەندان زیاتر بن لە خزمەت گوزاریە بانکیەکان بەتایبەتی ئەو خزمەت گوزاریانی بانکەکان پێشکەشی دەکەن بۆ نمونە یەکەم جار موچە دەچێتە سەر هەژمارەکانیان لە بانکە جیاوازەکاندا هەروەها فەرمانبەران دەتوانن سوود لە بازارکردن وەربگرن لە ڕێگەی ئۆنلاینەوە یاخود دەتوانن لە دەرەوەی وڵات و ناوخۆی وڵاتیش جارێکی دیکە بەو کاتانە بازار بکەن هەروەها خزمەتی زۆری تری تێدایە بۆ نمونە هەندێک جار سوود لە خزمەت گوزاری ناردنی پارە وەردەگرن بۆ ناوخۆی عێراق و بۆ دەرەوەی عێراقیش تۆ دەتوانیت لە ناوخۆی عێراق و پارە بنێری بۆ دەرەوە یاخود دەتوانیت لە دەرەوەی عێراق کەسێک پارە بۆ تۆ بنێرێت بیخەیتە ناو کارتەکەتەوە یاخود هەژمارەکەتەوە لەگەڵ ئەوەشدا کۆم هاوڵاتیان دەتوانن سوود لە خزمەت گوزاریە ژمارەیەکان وەربگرن کە هەموو کەسێک دەتوانێت کارتێکی هەبێت کە پاسوەردی لەسەرە هەروەها ژمارەی هێنی لەسەرە بۆ نمونە لە ڕێگەی لقەکانی بانکی جیهانەوە کە دەتوانی سەیری ژمارەکەت بکەی بزانی چەند پارەی تایە سەیری جموجوڵی ناو هەژمارەکەت بکەی کۆمەڵێکی دیکە خزمەت گوزاری پرۆسەی بە بانکیکردن ماوەیەکە لە ژێر ناوی هەژماری من لە هەرێمی کوردستانە دەستی پێکردو ئێوە ئەم پرۆسەیە چۆن هەڵەسەنجێنن ئەوەنێ ئاگادار بن. بەڵێ پرۆژەکە لە ڕاستیدا یەکێکە لە پرۆژە زۆر گرنگەکانی هەرێمی کوردستان ڕاستیتان پێ بڵێم هەروەها دەبێت هۆی گۆڕانکاری جۆرەکی لە سەر ئاستی دارایی هەرێمی کوردستان چونکە ئێمە دەچینە قۆناغێکی دیکەوە لە کۆمەڵگەیەکەوە کە مامەڵە بەکاش دەکات دەچینە کۆمەڵگەیەکەوە کە مامەڵە بە ژمارە دەکات بە شێوەیەکی گشتی ڕوونی بکەمەوە کە ئەو کارتێک کە تۆ دەیخێتە گیرفان هاوڵاتیان دەتوانن هەموو جۆرە مامەڵەیەکی پێوە بکەن دەتوانن پێداویستەکانی خۆی پێدابینکەن هەروەها دەتوانن بۆ نمونە هەژماری بانکی دەتوانێت سوودێکی زۆر بە هاوڵاتیان بگەنێت دەتوانێت یارمەتیان بدات لە کارە تایبەتیەکانیشدا یاخود دەتوانێت یارمەتیان بدات لە ڕێکارە دارایی و ئیداریەکانیشدا بۆ نمونە لە وەزارەتێک ئیشتێ لە فەرمانگەیەک ئیشتێ دەچیت دەتوانیت لە تەنانەت لە مامەڵە حکومیەکانیشدا بەو کارتە ئیش بکەیت ئەمە ئیشێکی زۆر باشە. ئێستا ئامادەکاری دەکرێت بۆ وەرگرتنی باج و مامەڵە داراییەکان بەو کارتە زۆر شتێکی باشە. بینیمان لە ماوەی چەند ڕۆژی ڕابردووە بانکێکی گەورەی عێراقی هاتە نێو پرۆژەکە ویش بانکی TBIە گرنگی هاتنی بانکی TBI بۆ ناو پرۆژەی بە بانکیکردنی موچەی فەرمانبەران لە هەرێمی کوردستان چییە؟ بەڵێ بە شێوەیەکی گشتی پێتان بڵێم بانکی TBI یەکێکە لە بانکە زۆر ناسراوەکانی سەر ئاستی عێراق ئێستا ئێمە لە 6 بانکمان هەیە لە پرۆژی هەژماری من هەروەها بەهاتنی بانکێکی وەکو TBI زۆر پاڵنەرێکی معنەوی دەبێت بۆ خەڵک بۆ ئەوەی بچن بەشداری لە هەژماری بکەن بۆ نمونە ئەگەر TBI وەکو بانکەکانی دیکە خزمەت گوزاری دیکە پێشکەش دەکات
مرخص من قبل هەروەها مۆڵەتی پێدراوە TBI لەلایەن بانکی ناوەندی عێراق و کەمە زۆر گرنگە. دکتۆر ئەگەر بە ئێمە بڵێیت ئەمە لە ڕووی ناوخۆییەوە گرنگی بە بانکیکردنە یان دروستکردنی ژێرخانی بانکیە لە هەرێمی کوردستانە بۆ وەبەرهێنان بۆ ڕاکێشانی دەستی وەبەرهێنان لە با بڵێن لە وڵاتانی دەرەوە بۆ ناو هەرێمی کوردستان و عێراق چه گرنگێکی هەیە چونکە زۆر جار ئەو گلەیی ڕوبەڕووی ئەم ناوچەیە کرایەوە ئەوە بوو کە تەعاملی بانکی خەلەلی تایە لە ناوچەکە. بەڕای من پرۆژەی هەژماری من هانی وەبەرهێنەران دەدات بێنە هەرێمی کوردستانەوە کار بکەن ئەمە تەنها پرۆژێکی کارتی نییە بەڵکو وا لە خەڵک دەکات زیاتر پشت بە ژمارەکان ببەستن یاخود وا لە وەبەرهێنەران دەکات زیاتر بێنە هەرێمی کوردستانەوە هەروەها دەبێتە خێراکردنی پرۆسی ئابووری لە هەرێمی کوردستان و لە عێراقیشدا ئەمە تەنها پرۆسەیەکی بانکی نیە بەڵکو کاریگەری گەورەی دەبێت لەسەر ئابووری هەموو وڵات هەروها سوودێکی زۆریشیش دەبێت بۆ وەبەرهێنەران تا بێنە هەرێمی کوردستانەوە سەرمایەکانیان وەگەڕ بخەن لە هەرێمی کوردستان. باشە یەکێک لەو خزمەت گوزاریانەی لە بە بانکیکردنە ئاماژەی بۆ کراوە ئەوەیە کە فەرمانبەر دەتوانێت بڕێک قەرز وەربگرێت ئەم قەرزە چۆن ئەدرێت حکوومەتەی دات یان بانکەکانی دەن یعنی ڕێوشوێنی دانی قەرزەکە وەرگرتنەوەی چۆن؟ بەڵێ ئێمە پێدانی قەرز یاخود تەمویلکردنی دارایی یەکێکە لە کارە سەرەکیەکانی بانکەکان ئەمە ئیشی بانکەکانە بەڵێ سەرمایە یاخود پێدانی قەرز لەلایەن پارەی بانکەکانەوە دەبێت جا بانکە ئەهلیەکان بێت یاخود حکوومەکان بێت بۆ نمونە حکوومەت ناچێتەنا ئەو بوارەیەوە چونکە ئەمە سیستەمێکی بانکیە و کاری بانکە پێویستی بە توێژینەوەی بانکی هەیە بڕیاردان بە پێدانی قەرز هەروەها مامەڵەی وەرگرتنەوەی ئەمانە هەر هەمووی بەرپرسیارەتی بانکەکانە یعنی لە نێوان هاوڵاتی یان فەرمانبەر لەگەڵ بانکەکە ئەبێم تەعامل بەڵێ بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە نێوان هاوڵاتیان و بانکەکان دەبێت بێ هیچ دەسوەردانی ئێستا پرۆژەی بە بانکیکردن خەریکە وردە وردە فراوانە بێت هەنگاوی زۆر باشی ناوە لە هەرێمی کوردستانە چیتر پێویستە وەکو هەنگاو بنرێت بۆ ئەوەی ئەم کارە شوێنی خۆی بگرێت؟ بەڵێ بە شێوەیەکی گشتی هەژماری من یاخود پرۆژەی هەژماری من بناغەیەکی گەورە و گرنگە بۆ هەر دەست پێشخەریەکی داهاتوو بۆ گۆڕانکاری لە سیستەمی داراییدا پێویستە هەموو هاوڵاتیان یاخود فەرمانبەران لە کەرتی تایبەت یاخود کەرتی گشتی هەژماری من یاخود کارتی بانکیان هەبێت کە کارتێک بێت لە گیرفانیان دابێت مامەڵی پێوە بکەن ئەگەر ئێمە گەیشتینە ئەو ئاستە ژیان زۆر ئاسانتر دەبێت گۆڕانکاری زۆر زیاتر ڕوو دەدات یارمەتی حکوومەت دەدات کە پرۆژەکانی خێراتر بەڕێوە بەڵێ بێگومان پێویستە تەنانەت کەرتی تایبەتیش بە ئاڕاستەی بە بانکیکردن بچن کە من پێم وایە کە پشتیوان بەخوا قۆناغی داهاتوو دوای پرۆسەی بە بانکیکردنی کەرتی گشتی دواتر دەچێتە کەرتی تایبەتیش. پرۆسەی بە بانکیکردن بەشێکی پەیوەندی بە بازاڕەوە هەیە چونکە تەعاملەکە لەگەڵ بازاڕایە چۆن ئەتوانێت بناغەی ئەمە لە هەرێمی کوردستانە بەهێز بکرێت؟ بەڵێ زۆر بە سادەی پێت بڵێم من نمونەیەکت بۆ دێنمەوە ئێمە وەکو بانکی جیهان ئێمە کارمەندەکانمان بەردەوام موچەکانیان بە شێوەی کاردا بەش دەکرێن ماستەر کاردێکیان لە گیرفاندایە ئەو کارمەندانی کە کار دەکەن بەردەوام ئەم کارتە بەکار دەهێنن لە ڕێگەی کڕینەوە جا لە ڕێگەی ئۆنلاینەوە بێت یاخود لە ڕێگەی بە بازارکردنەوە بێت لە دەرەوە یاخود لە ناوە خۆی عێراقیش زۆر ئاسانە کارەکە
دەتوانم بڵێم کە ڕێژەی سەرکەوتنی لە 125 زۆربەی فەرمانبەران ئەو بۆ کڕینی ئەلکترۆنی بەکاری دێن لە 125 فەرمانبەرەکانمان ئەو کارتە بۆ کڕینی ئەلکترۆنی بەکاردێنن کەمە پرۆژەیەکی زۆر باش و گەورەیە ئەمە نمونەیەکمان دەداتێکە پێویستە هانی خەڵکی دیکە بدەین بەرەو پرۆسەی بە بانکیکردن بچن چونکە پرۆسەیەکی ئاسانە هەروەها هانیان بدەین کە هاژمار بکەنەوە. بەڕێز عیسا عەبدوڵەتیف بابلی بەڕێوەبەری بانکی دیجیتاڵی زۆر سپاس بۆ بەڕێز.